بینەرانی زۆر بەڕێز و عزیز بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی کلیلدا. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی چۆن لە قورئان بەهرەمەند بین. خۆشەویستان، هەموو شەو ڕۆژێکی هەینی ئیماندارانی خواناس و دینداری وەکو جەنابتان بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باب و باپیرانمانەوە فێر کراوین کە سوورەتی پیرۆزی ئەلکەهف لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششدا بخوێنین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمودەکە لە صحیحی جامیع ئەلبانیدا بە ژمارە فەرمودەی 6470 هاتووە، فەرمودەیەکی ڕاست و دروستی حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ: من قرأ سورة الكهف في يوم الجمعة أضاء له من النور ما بين الجمعتين. هر کەسێک قرأ بەجوانی بیخوێنێتەوە سوورەتی کەهف في يوم الجمعة لروج جمعة أضاء له من النور ما بين الجمعتين. لم حفتيا حتى حفتي داهاتو تا جمعي داهاتو أضاء له روشنايك نوريك روناكيك بو أم إنسان هيا بەرچاوی ڕووناک دەکاتەوە لە تاریکیەکانی ژیاندا، واتە سەرفراز دەبێ، سەرکەوتوو دەبێ، بەرچاوڕوون دەبێ. بەڵام پێم خۆشە بزانین لە قورئان ورد بینەوە. ئەم قورئانە ئەرزمکردن بابەتی ئەم جارەمان ئەوەیە چۆن لە قورئانی پڕ بەرەکەت و بەخشش بەهرەمەند دەبین. مامۆستای بانخواز و نووسەری ناودار مامۆستا عابدین ڕەشید لە کتێبی کەلیمات من دەفاتری خەواتیری کە کتێبی نووسینی خۆیەتی کەلیمات من دەفاتری خەواتیری لە لاپەڕی 35دا ئاماژە بە شتێکی زۆر جوان دەکا وەکو خۆی بۆتان دەخوێنمەوە. دەفەرمێت لەو ختمت القرآن يا قارئ القرآن ألف ختمة وختمة بلا تدبر ولا التزام لا ولن تبلغ أجر تطبيق آية واحدة من آياته الكريمات المنزلة لأجل التغيير والتحرير من الظلمات إلى النور ومن الضلالات إلى الهدى. أفرمي لو ختمت القرآن يا قارئ القرآن، أي قرآن خويني عزيز، أي أو كسي كشاخلاتي قوري پروردگارت بيس بيدراوة پێ خەڵات کراوە کە قورئان خوێندنە، قەدری خۆت بزانە. ئەی قورئان خوێن، تۆ خوای گەورە زۆر ڕێزی لێگرتووی کە قورئان فێربووی و دەیخوێنیتەوە. بەڵام بزانە ئەگەر قورئان 1001 جار بخوێنیتەوە، 1001 ختمی ئەو قورئانە پڕبەرەکەت و بەخششت کردبێ، بەڵام دووشتی تێدا نەبوو بێ، بلا تدبر ولا التزام، هەر بەسەریا تێپەڕیبی و خوێندبێتەوە بەبێ ئەوەی لێی ورد بیتەوە، بەبێ ئەوەی کەلتەی بگەی، تیا قوڵ ببیتەوە، تێی ڕامێنی. دووەمیان وەلا ئیلتیزام، هیچ پابەندیەکت نەبێ، بیر نەکەیتەوە لەوەی کە ئەم ئاەتە قورئانیە فەرمانی چیم پێ دەکا. لا وەلەن تەبلوغ، دڵنیا بە ناگەیتە پاداشتی جێبەجێکردنی یەک تەنها ئاەتی قورئان. کەسێک 1001 ختمی قورئانی کردووە بەس خوێندوویەتەوە، کەسێکیش یەک ئاەتی خوێندۆتەوە، بەڵام ئەو کەسەی کە ئاەتەکەی خوێندۆتەوە ورد لێی ورد بۆتەوە، تیا قوڵ بۆتەوە، جوان سەرنجی داوە، هەروەها لە ژیانی ڕۆژانەشیا جێبەجێ کردووە. ئەفەرمی مامۆستا عابدین ڕەشید ئەو کەسەی ئەم ئاەتەی بەس یەک ئاەتی خوێندۆتەوە بە تەدەبور و بە جێبەجێکردن و ئیلتیزام پێوەی کردوێتی بە بەرنامەی ژیانی، ئەجر و پاداشتی زیاترە لەو کەسەی کە بۆی نووسراوە پاداشتێویش 1001 ختمی قورئانی کردووە. سبحان الله. من آياته الكريمات المنزلة لأجل التغيير والتحرير. ليك آيات قرآن كبتدبر بجبجكردن التزام وخويندويتيوا لهمو أو آياتاني كالقرآن دا بودوشت هاتون. همو آياتكاني قرآني بربركة بخشش أمان جندوشتا.
التغییر والتحریر گۆڕانکاری دروستکە گۆڕانکاری دروستکە لە ژیانی تاکە کەسیتدا لە ژیانی خێزانیتدا لە ژیانی کۆمەلگاکەتدا و لە ژیانی مرۆڤایەتیدا واتە قورئان هاتووە ئەبێ قورئان خوێن بڕواتان هەبێ گۆڕانکاری بە ژیانیا بێ لەگەڵ کەسێکە کە پێشتر قورئانی نەخوێندووە یعنی تۆ سەیری خۆتکە کەی قورئان سوودی پێگەیاندووی ئەو کاسەی کە گۆڕانکاری تیا دروست کردووی جەنابەت پێشەوەی بچێ مەدرسەیەکی فێربوونی قورئانەوە ئەخلاق و ڕەوشت بە جۆرێک بووە ئەگەر دوای ئەوەی هەموو قورئانت لەبەر کرد هەموو قورئانت ختم کرد هەموو شت با بڵین لەبەر کرد حیفزت کرد هیچ گۆڕانکاریەکت بەسەران نەهاتوو بەخوا بەداخەوە بەس کتێبێکت لەبەر کردووە دوو لە قورئانەکە قورئان هاتووە یەکەم جار ژیانی خۆت بگۆڕێ ئەمجا کە بووی بە خاوەن خێزان هەڵسوکەوتت لەگەڵ خێزان تا بگۆڕێ بەخوا دەبێ ئەهلی قورئان هەڵسوکەوتیان لەگەڵ خێزانیانە زۆر فەرقی هەبێ ئەبێ ئەهلی قورئان لەگەڵ کەسوکاریە لەگەڵ دایک و باوکی هەڵسوکەوتی جیاواز بێ لەگەڵ خەڵکیی کە قورئان ناخوێنێ و پابەندی قورئان نییە ئەمجا پاشان گۆڕانکاری هەوڵ بدەیت لە کۆمەلگاکەدا بکەیت ئەمجا کۆمەلگای خۆت تێپەڕێنی و هەوڵ بدەیت ئەمن و ڕۆشناییە بیگەینی بە هەموو جیان بە ئەندازەی ئەوەی کە لە تواناتدایە چونکە قورئان بۆچی هات بۆ گۆڕانکاری دووەمیان وەتەحریر بۆ ڕزگارکردن بۆ ڕزگارکردن منە الظولومات لەو هەموو تاریکستانی هەیە ئای بەڕێزان ئەمڕۆ چ تاریکستانێکە ئەم جیهانە هەیە کۆیلەیە هەیە خۆفرۆشە هەیە دای دەدۆشن هەیە هەر بە دوو دەکەوێ هەیە هەر چەپڵە لێ دەدا هەیە عینەکی ڕەشیان لە چاو کردووە و شەویان ڕۆژیان لێ کردووە بە شەو و شەویان لێ کردووە بە ڕۆژ دنیا یەک پارچە تاریکستانە ئیلە نور یەک ڕووناکی هەیە قەسەمەن بیللا یەک ڕووناکی هەیە لەسەر زەویدا ئەویش ئەو قورئانەیە ئەم قورئانە دەفەرمێ دنیا یەک پارچە تاریکستانە هەمووی دەیەوێت تۆ کە لەسرت دانی و پێ لەسەر سرت دانی و بەکارت بێنێ یەک نور و ڕۆشنایی هەیە ئەویش ئەو قورئانە پڕبەرەکەت و بەخشەیە ومن الضلالات إلى الهدى لقمرايكان ولا يق هدايات كقرآن بخوا أمر عالم زوري قمرايا أم ببت برستي أو بقبر برستي أو بكاربد برستي أو ببرنامج برستي أو بمسؤول برستي أو بحزب برستي أو بآلاء برستي أو برسم برستي أم بم رجايا أو بو رجايا أو دلتو رازناكي أو دلتو ناراستي هموي قمرايا إلى الهدى هدايات بس يكشتا ئەویش الله سبحانه وتعالى لەو قورئانەدا دیاری کردووە ئەم قورئانە یەک ئاەتی ئاوا بخوێنەوە بە تەدەببوڕەوە بە جێبەجێکردنەوە بەوەی گۆڕانکاری لە ژیان تا دروستکە ئەگە قورئانت ختم کرد و هەر وەکو ژیانی پێشەوە بۆی بڕواتان هەبێ هەر لە خزمەت قورئاندا بووی بەرەکەتە بەڵام ئەوەی کە قورئان بۆی هات ڕزگارکردن لە تاریکستان بۆ نور و ڕۆشنایی لە گومڕایی بۆ هودا بۆ هیدایەت و ڕێنمایی کاریگەریەکەی نەهاتوەتە جێ لەسەرت ئەبێ بە خۆتدا بچیەوە ئای چەند جوان ئەم کوردستانە ئازیزە یا ڕەبی خۆیان کوردستانمان پارێزراوکەی خۆیان پارێزراومانکەی لە فیتنەی ناوخۆ لە ناکۆچی ناوخۆ پارێزراومانکەی لە دوژمنی دەرەکی خوا دەستی ناحەزانی کوردمان بە سەرازاڵ نەبێتەوە پارێزراومانکەی لە دوژمنانی ئیسلام یا ڕەبی خوا نە خاکمان داگیرکەن نە بیر و هۆشمان داگیرکەن نە ئەخلاق و ڕەوشی موسڵمانەتیمان تێکدەن یا ڕەبی خوا بمان پارێزی لەوەی کەوا لە غەیری قورئاندا ڕۆشنایی لە شتێکی ترا ببینینەوە بە گومڕایی سەر بنینەوە یا ڕەبی خوا ئەم کوردستانە لە ئازادی بێبەش نەبێ کە ئەلحەمدولله ئەم قورئانە بۆتە نور و ڕۆشنایی و گوڵستانی ئەم کوردستانە چەند جوانە ئەم فیستیڤاڵی قورئان خوێندنە دەکرێت ئای ئینسان چۆن دڵی دەکرێتەوە کە ساڵانە لە کوردستانە لە شارەکاندا فیستیڤاڵی خوێندنی قورئان دەکرێتەوە قورئان خوێنانی ناوخۆمان قورئان خوێنان لە دەرەوە دێنن هەر یەکەی بە ئاوازێک بە شێوازێک بە قیرائەتێک ئەم قورئانە لەگەڵ لەرینەوەی دەنگەکانیاندا هەمووی سەدای ئەڵڵاهو ئەکبەر لەو هۆڵانەدا بەرز دەبێتەوە زۆر شتێکی جوانە بەڕاستی زۆر پێویستیشە چەند جوانە پێشبڕکێی لە بەرکردنی قورئان پێشبڕکەیەک دەکرێتەوە هەر کەسە 10 جوزە قورئان لەبەرکە 20 لەبەرکە 30 جوزەکە لەبەرکە خەڵاتی عومرەی هەیە خەڵاتی ئەوەی هەیە ئەمە شتێکی زۆر چاکە ئازیزەکانم ئەمە زۆر جوانە قراءاتی 10 بە 10 قراءات قەسەکە قورئان دەخوێنێ بە 7 قراءات قورئان دەخوێنێ ئیجازەی هەیە لە قراءاتدا ئەمە شتێکی زۆر چاکە بەڵام حەیف تا ئێستا فیستیڤاڵی وردبوونەوە و جێبەجێکردنی ئاەتەکانی قورئانمان نییە کەەوە زۆر بزەرور بوو فیستیڤاڵێک هەبێت چێ جوانترین تەفسیری هەیە
سەر ڕای تەفسیری پێشینانی ئومەت ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ و گۆڕیان پر نور بێ و زانستیان پڕ بەرەکەت بێ و سەدەقەی جاری بێ بۆیان چێ ئێستا زیاتر لە قورئان وەردەبێتەوە تەدەبوری زیاتری تێدا کە شتێکی جوانترمان لێ حاڵی بکە بڵێ ئەم ئاەتە مەبەستی ئەوەیە بۆ ژیان و بۆ ژینگەمان هەروەها بەڕێزان جێبەجێکردنی چەند جوانە مامۆستایانی قوتابخانەکان فیستیڤاڵی قورئان بکەنەوە بە منداڵەکان بڵێن ئەم ئاەتانەی وەقەضا ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما حتى آخر آياتك بیکەن بە مەرج لە ماوەی 6 مانگا چیە ئەم ئاەتە لەگەڵ دایک و باوکیان جێبەجێ دەکا جێبەجێ دەکا ئەتر ئەمە بێتە فیستیڤاڵی ساڵانە بڕواتان هەبێ بەرەکەتێکی تایبەتیمان بەسەرا دەڕژێ ئەم جا نور و ڕۆشنایی قورئانەکە لە ماڵەکانماندا یەکەم لە ناو نەفسی خۆماندا لە دەروونماندا پاشان لە ماڵماندا پاشان لە کۆمەڵگای کوردستانیماندا ڕەنگ دەداتەوە ئێمە وتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێ سوورەتی کەهف لە ڕۆژی جومعەدا بخوێنێ خوای گەورە لەم هەفتەیە بۆ هەفتەی داهاتوو بۆ جومعەی داهاتوو نور و ڕۆشنایی دەداتێ لەم تاریکستانی سەرزەوێدا گومڕا نابێ بەرچاوی ڕۆشن دەبێت ئایا سوورەتی کەهف باشە قورئان هەمووی پەروەرەکەت نییە بەرە وەڵڵا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێک سوورەتی کەهفی دەستنیشان کرد سوورەتی ئەلکەهف چیمان پێ دەڵێ وا لەم هەفتەیە بۆ ئەو هەفتەیە بەرچاومان ڕووناک دەکاتەوە و لەم جەنجاڵی ژیانەدا لەناو ئەو هەموو خەم و خەفەتەدا لەناو ئەم هەموو سەرگەردانی کە ئەمڕۆڕی یەخەی ئەو خەڵکەی گرتووە دڵت ڕۆشن دەکا بەرچاوت ڕۆشن دەکا دڵت ئارام دەکا خەمڕەوێنتە سوورەتی ئەلکەهف ئەکەهف نەک ئەلغار چونکە دووشتمان هەیە غار ئەشکۆتێکی بچکۆلانەیە قڵشی شاخێکەجی 3-4 نەفەر دەبێتەوە کەهف گەورەیە دەمێکی بچکۆلەیە کە دەچیتە ناوە شارێکە لە ناوەوە خانوویەکی گەورەیە کەهف ئەوەیە یەکێک لە سیفاتی ئەوەیە دەنگدانەوەی هەیە ئەها بچۆ ناو ئەشکەوتێکەوە بڵێ ئەڵڵا دەنگێکی گوێ لێ ئەڵڵا بڵێ باشم ئەڵێ باشم هەمان دەنگ دەداتەوە ئەشکەوت ئەوە سیفاتێتی پێمان دەڵێ ژیانیش ئاوایە چی تێدا بڵێ قەرزێکە و دەداتەوە جارێکی تر چاکت تیا چاند بێت چاک خراپت تیا چاند بێ تەوبەی لێ نەکەی و نەگەڕێیتەوە خراپت بەرەو ڕوودێتەوە سێوانەی گرنگ هەیە لە سوورەتی ئەلکەهفە کە کلیلی دەرگاداخراوەکانی هەموو ژیانن تکاتان لێ دەکەم بەڕێزان ئەم وتارە لە پرۆگرامی کلیل لە کەناڵی دیمەنەوە جارێکی کەس گوێ لێ بگرنەوە سوورەتی ئەلکەهف لە هەموو ڕۆژانی جومعەدا بە تەدەبور و وردبوونەوە بخوێنەوە و تێشی بگەن 3 کلیل هەیە بۆکردنەوەی دەرگا داخراوەکانی ژیان لەسەرمان ئەویش یەکەمیان قل لأحلامك الذي تظنها مستحيلة وكان الله على كل شيء مقتدرا آياتي 45 سورة الكهف أم آياتها وكان الله على كل شيء مقتدرا الله سبحانه وتعالى دڵنیابن توانادارە بەسەر هەموو شتێکدا كل شيء هەموو شتێکدا بە خەونەکانت بڵێ بە هیوایەتەکانت بڵێ بە ئاواتەکانت بڵێ کەوا دەزانی مستەحیلن ئەم ئاەتەی بۆ بخوێنەوە ئاەتی 45 سوورەتی ئەلکەهف پێمان دەڵێ قەت وا مەزانە ژیان شتێکی تێدایە کە مستەحیل بێ ئامانجەکەت ڕەوا بێ هەوڵی خۆتت دابێ دوعای خێرت کردبێ گەشبین بی مستەحیل لە ژیانان نیە خوای گەورە هەڵسوڕێنەری گەردوون دروستکەری تۆ هەموو بوونەوەر مستەحیلی لەلا نییە وكان الله على كل شيء مقتدرا کاتێک کە قەومێک لە قورئانە لە سوورەتی ئەلکەهفا دەیخوێنیتەوە بەدەست یەئجوج و مەئجوجی زاڵمەوە بە هیلاکا چووبوون قەت عەقڵیان نەیدەبڕی خوای پەروەردگار پاشای دادوەر و دەسەڵاتدار و بەڕەحمی وەکو زلقەرنەین بنێرێ و لە دەستی یەئجوج و مەئجوج ڕزگاریان کە قەت بە عەقڵیاندا نەدەهات پاشایەکی ئاوا بچێ بۆ لایەن و ڕزگاریان کە خۆکە قورئان باسی سوورەتی ئەلکەهف دەخوێنێەوە و لەو سەرەوە باسی زلقەرنەی دەخوێنیەوە ئەمە دەرسە بۆ تۆ ئەمە حیکایەتی مێژوونیە کاکە ئەوە مێشکی خۆت بەوە مەشغوڵ مەکە چاوەکەم یەئجوج و مەئجوج لە کوێن ئەوە باڵایان چۆن بوو ژمارەیان چەندە ئێستا لە کوێن لە چه مەوقعەیەکی جوغرافیدانەوە سوودی نییە وەرکە کە خۆت بە شتانەوە مەشغوڵ مەکە زوڵقەرنین باڵای چۆن بووە ناوی ئەسڵەکەی خۆی چۆنە نا بەسەرهاتەکە ئەوەیە پێت دەڵێ تۆ لە ژیانی خۆتدا بیر لەم بەسەرهاتە بکەوە
کاتێک کە مستەحیلێک هەیە لە ژیان تا بزانە خۆی باڵادەست کلیلیکردنەوەی ئەم مستەحیلەی پێەیە قەت ڕەشبین مەبە وەکو یەئجوج و مەئجوج کە پەلاماری ئەو قەومەیاندا بوو قەت تەوەقوعیان نەدەکرد پاشایەکی دادپەروەری بە ڕەحمی زیرەکی زانا بێ و لە دەستی ئەو زاڵمە ڕزگاریان کە بەڵام کە پەروەردگار مەیلی لێبوو ئاسانە پەروەردگار لەو ئاەتەی 45 سوورەتی کەهفیشا پێمان دەڵێ قەت لە خۆت بایی مەبە لە کاتی ناڕەحەتیدا لە خۆت مەویز مەبە لە خۆت دەست بەرمەدەوە چۆک دامەدە چاوەڕێی ڕەحمی خوا بە زولقەڕنینێکت بۆ بنێرە و لە دەستی ئەو زاڵمانە ڕزگارت کە بەڵام کاتێکیش کە گەیشتە خۆشگوزەرانی لە زاڵم ڕزگارت بوو قەت لە خۆت بایی مەبە بە گەنجێتیەکەت بە جوانیەکەت بە ماڵ و سەروەت و سامانە زۆرەکەت کوڕە نەڵی زۆرم هەیە ئەو کۆمپانیایم هەیە و ئەو کۆگایم هەیە و ئەوەندە دۆلارم هەیە و ئەو ئۆتۆمبیلەم هەیە و ئەو مەطعەمەم هەیە و ئەوام هەیە کورە نەکەی ئاوا بکەی پەروەردگار بە ئاگات دێنێتەوە نەچی بە ناو ناو بانک بخەڵەتێی نەچی بە پۆست و پلە و پایەی دنیا لە خۆت بایی بی ئەمانە زەمانێکیان نییە بەخوا هەمووی کاتیە سوورەتی کەهف ئەمەی تێدایە واضرب لهم مثل الحياة الدنيا واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا الله لم آتا لم بربركتي جيانا واضرب لهم مثل الحياة الدنيا أي خوش ويستم نمونان بو بينو بجياني أم دنيايا کاکە دەتەوێت ژیانی دنیا تێبگەی باڵێ دەورد بەوە ژیانی ئەم دنیای وەکو ئەو بارانەوەیە کە لە ئاسمانەوە تێدە خوارەوە هەر لە پاییزە لە کۆت نزیکی بینی زستان و پاییزە بارانی ڕەحمەتی پەڵە دێتە خوارەوە تۆوی ئەم سەرزەوێ دەتەقێنێ ئەو تەوە مردوو ئەتەقێنێ و گژ و جاشین دەبێ هەمووی دەڕوێ و دێتە دەرەوە دانەوێڵەکان دەڕوێن سەرنجام باڵا دەکەن تۆ دەکەن پێ دەگەن بەڵام دوای دەبنە چی بەڕێزان دەبنە ئەم پوش و پەڵاشەوەش کە ئاوە ئاوە کاتی خۆی شڵەجیایکی شین و جوان بووە ئێستاوەتانە بەدەستمانەوە لەم پاییزا و شک بوو ئافرێدە تەذروه الرياح با بە ئارزووی خۆی ئەم لاولای پێدەکا ئەی هێنێ لێرە دەیبا بۆ ئەوێ و لەگەڵ خۆیان گەردەلوول دەیبا ڕەشەبا دەیبا وكان الله على كل شيء مقتدرا الله سبحانه وتعالى توانادارە بەسەر هەر هەموو شتێکدا بەخوا گەنجێتیەکەت ئاوا لە مناڵیەوە پێگەیشتی بووی بە گەنجێکی بەتوانە ڕۆژێک ئاوا بایەک دەتخا ئەو کەسەی بە بۆکسێک خەڵکت دەخست ئێستا پیاڵە چایەکەت پێ هەڵناگیرە لەبەر پیریانە ئەو کەسەی شەو ڕۆژ ڕێگات دەکرد و ڕات دەکرد ماندوو نەدەبووی لە وەرزشە ئێستا بە گۆچانەکەشەوە ناگەیتە مزگەوتەکەی پەناماڵتان ئەو سەرمایه‌داری سەروەت و سامانە زۆر بوون خەڵکت نەبینی لە شەو ڕۆژێکا کۆگاکەی بای ملیۆنە دۆلاری تێدا بوو بەیانی بە ئاوەدانی کردیەوە شەو بوو بە خۆڵەمێش تەندروستیت نەچی لە خۆت بایبی چەند کەسێ لە ئەو پەڕی گەنجی و جوانیدا هەل لە خۆ بەبێ ئازار فەحسێکی کرد کوتیان بە سەرەتانتە تازە تۆ لێ بوویتەوە ئەژنۆیشکە چۆ قەبرەوە بەتەما بوو باوکودایشی لە پێشەوە بمرن ئەو میراتیوان بگری ئێستاکانە کوڕەکەی باوکودایەک لەسەر قەبرەکەی ڕاوەستاون نەچی بە پۆست و پلە و پایەکەت بنازی بەخوا هەمووی کاتیە ڕۆژێک ئاوە وەکو پوش و پەڵاش لە پاییزە ڕەشەبا لەگەڵ خۆیان دەدبا ڕاپێست دەکا هیچ نامێنێ ئەوە پەروەردگاری زاڵی بەتوانە بەسەر هەر هەموو شتێکە کەواتە دەرسی یەکەم لە سوورەتی کەهف کە دەفەرمێت لەم هەفتەیە بۆ ئەو هەفتەیە بەرچاوت ڕۆشن دەکا ئەوەیە قەت لە مستەحیل مەترسە بڵێ مستەحیلە لە تەنگانە چۆک دامەدا لە خۆشحاڵیدا لە خۆت بوغڕام مەبە ئەوە دەرسی یەکەم بۆی کە لە سوورەتی کەهف ئەمە حاڵی بوو بێ ئەوە نور و ڕۆشنایی یەکەمی وەرگرت دەرسی دووەم ئەو کاتەی حين ترى الناس يتنافسون في جمع الأموال فقل والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا سورة الكهف آياتي 46 بمان دەفەرمێ خەڵکی لەم سەرزەوێدا خەریکی دووشتن ماڵ و منداڵت هەبێ کوڕت هەبێ کچت هەبێ ئەمجا سەرۆت و سامانیان بۆ پێکەوەنی کاکە وەڵڵای ئەم خەڵکی لە بەیانیەوە دێتە دەرەوە حتا شەویش ئێستا خۆشەویش لە کوردستانی ئێمە و لە جیهانیشدا شەو ڕۆژ فەرقی نەماوە هەمووی وەکو مێرو دەجوڵێ هەر هەمووی بۆ ئەوەیە ماڵ و منداڵەکەی تێر بێ خۆش گوزەران بێ سەروەت و سامانی زۆر بێ دەی پەروەردگار لە سوورەتی ئەلکەهفدا کە هەموو ڕۆژانی جومعە زەڕورە بیخوێنینەوە بۆی لە تاریکستانەکانی ئەم سەرزەوێدا ڕۆ نەچین سەرگەردان نەبین
للسورة الكهف آياتي 46 هذا فرمي المال والبنون زينة الحياة الدنيا بەخوا ماڵ و سەرۆت و سامان قەدەغەکراو نییە لە تۆ یاخوا ئەوەندە دەوڵەمەند بی خەزیێنەکانی دنیا لە بەردەستا بێ بەڵام بە حەڵاڵی بێ واللهی ما منداڵ جگەرگۆشە لە کوڕ و لە کەس بەرەکەتی خۆیە کە خوا پێت دەبەخشێ بەڵام ئاگاد لێ بێ چەند دیەتیەکەی شەر نییە چۆنیەتەکەی شەرتە بەخوا شەر نیە دە کوڕکچت هەبێ والله خۆزگە بەوەی کوڕکچێکی هەیە بەڵام ساڵح و خواناس و دیندارە ئەوەیان مەرجە عەزیزەکەم بەخوا شەر نییە سەروەت و سامانەکەت زۆر بێ گرنگ ئەوەیە لە دوای مردن سوودت پێ بگەێنێ یعنی بە کوردی و بە کورتی پەروەردگار لەم ئاەتەدا لە ئاەتی 46 سوورەتی ئەلکەهف دەرسی دووەممان دەداتێ ئەی ئەو ڕاکەڕاکەی کە لەم سەر زەوێدا ئەم خەڵکەی دەیکا بۆ منداڵ و بۆ ماڵ بۆ ئەم دوانە ئەگەر بوو نەمایە ڕەحمەت بۆ تۆ بەخوا شتێکی باشە چەند کەسەیە بەهۆی منداڵەکانیەوە خەڵک حەی ڕەحمەت لە دایک و باوکت بێ ئەگەر کاتێک کە مردن وڵی یاڕەبی خوا لە دایک و باوکت خۆش بێت چونکە ئەوەندە ئەولادی چاکی بەجێ هێشتووە چەند دەوڵەمەند هەیە لە ژیانی دنیادا خەڵی دەڵێ یاڕەبی ڕەحمەتی خوال لێ بێ کە مردیش نەمردووە بە کارە چاکەکانی لە کۆمەلگادا بە مزگەوتەکەی بە مەکتەبەکەی بە خستەخانەکەی بە ڕێگاوبانەکەی بە پرۆژە خێریەکانی بە بەخێوکردنی ئەو هەتیوانە بە پێگەیاندنی سەدەها خوێندکاری هەژار کە بە پارەی ئەو خوێندویانە ئێستا دکتۆر و مهندیس و مامۆستا و مامۆستای زانکۆ و پارێزەری خواناسن کێشەی خەڵک حەل دەکەن و دەستی خێریان هەیە تۆ لە قەبرەکەشە هەر زیندوی ئەگەر ئەمەت هەبێ ئەمەیان چاکە قورئان لە سوورەتی کەهف دەرسی دووەمی داینێ هەر شەر نییە منداڵ پێکەوەنی هەر منداڵت ببێ منداڵێکت ببێ خەڵک بڵێ ڕەحمەتی خوا لە دایک و باوکی بێ شەر نییە هەر پارە لاسیکی لێدەوی دەفتەر ڕیسکەی شەر ئەوەیە ئەمە لە دنیا و قیامەتە ببێتە مایە ڕەحمەت و پاداشت و خێر بووت بیر لەمە بکە و دەرسی دووەمی لێ وەرگرە ناوبڕێکی زۆر کورتمان هەیە و دێنەوە دیداتان و درێژەی بابەتەکەمان لە خزمەت سوورەتی کەهف بە ئیزنی خوای پەروەردگار تەواو دەکەین لە خزمەت سوورەتی کەهف بووین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک سوورەتی کەهف بخوێنێت لە ڕۆژی جومعەدا پەروەردگار لەم هەفتەیە بۆ ئەو هەفتەیە نور و ڕۆشنایی دەخاتە بەردەم و بەردیدە دەرسی سێیەم لە سوورەتی کەهف ئەوەیە پێمان دەڵێ إذا ضاعت منك فرصة واحترق قلبك عليها فاطفئ لهيبها بقوله تعالى فأردنا أن نبدلهما ربهما خيرا منه زكاة وأقرب رحمة ئەگەر هاتوو لە دنیادا لە ژیانی دنیادا هەلێک لە دەست چوو ئاگری لە سینەت بەردا زۆر ناڕەحەت بووی بەم ئاەتە قورئانیە بە ئاوی ڕەحمەتی ئەم ئاەتە قورئانیە کەڵپەی دەروونتدا بمرکێنەوە کە دەفەرمێ فأردنا أن يبدلهما ربهما خيرا منه زكاة وأقرب رحمة ئەمە باسی جەرگ سووتانی دایک و باوچێک دەکا کە ئەولادێکیان هەیە لە عیلمی پەروەردگارەیە کە ناساڵحە کە لە دوا ڕۆژە دەبێتە مای نەکبەتی بۆ خۆی بۆ دایک و باوکی و لەوە چێت دینەکەشیان لە کەدارکە بەهۆی ئەم ئەولادە نەکبەتەوە پەروەردگار لیان وەردەگرێتەوە ئەم دایک و باوکە تا مردن جەرگ سوتاو بوون چاو بە فرمێسک بوون بەڵام لە قیامەتا بۆیان دەردەکەوێت کە خوا چەندی خۆشویستون کە چەند لە جیاتی ئەو منداڵە باشتری پێبەخشین و ئەولادی ساڵحی پێبەخشینەوە دەرسی سێم لە سوورەتی کەهف دەفەرمێت کە دەتەوێت بەرچاوت ڕووناک بێ ئەگەر شتێکت لە دەستدا ئەگەر شتێکت بووە نەبوو کە هیوا ئاواتێکن نەهاتە جێ کە خۆزگەیەک لە دڵ تا وەکو ئاگر دەسووتێ بەڵام خوای پەروەردگار نەیهێنایە ڕێگات ئازاری توش کردی ناڕەحەتی توش کردی بەو ئاواتەی خۆت نەگەیشتی ئەو ئاگرەی ناو سینەت بەم ئاەتە قورئانیەدا بمرکێنەوە فأردنا أن يبدلهما ربهما خيرا منه زكاة وأقرب رحمة بخوا لو باشتري وداناوي سورة كهف بيمان دفرمي مالكي هجار خاوني يكشتين يعني وكو تاكسيكي كريان هبه لەناو بەحرا ڕۆژ و شەویان کردوێتەوە چەند پارەیەک پەیداکەن و نانێکی حەڵاڵ لەگەڵ ماڵ و منداڵەکەیاندا بخۆن سبحان الله خضر و موسا دەچن ئەبنە نەفەری ئەو کەشتیە و خضر لە پەنایەکەوە کەشتێکە کون دەکا ئەو خاوەن کەشتیە خەفەتی خواردووە دوایی باشە خوایە کەشتەکەم ساغ بوو عیبی نەبوو ئەم کونەی بۆ تێبوو والله یەک ڕۆژ لە ئیش و کاری کردم بۆ خوا دوودانە ڕۆژە نەفەرێکم نەگواستۆتەوە پارەیەکم پەیدا نەکردووە ئەم خاوەن کەشتێ دڵنیابن حتا مردووە بەم سڕەی نەزانیوە لە قیامەتا پێی دەزانێ خەفەتی خوارد ناڕەحەت بوو
ئەسەفی خوارد دڵی گەرم بوو 2 ڕۆژ 3 ڕۆژە لە کار و کاسبی بووم پارەیەکیش کە پەیدام کرد بوو لەم کونەمدا هەتا چاکم کردەوە بەڵام بێ ئاگایە وەکانە وەڕائەهم مەلیکون یەأخوذ كل سەفینەة غەصبا ئای خوا کە تۆی کاسبکاری خۆش بیست چونکە ئەگەر ئەو ڕۆژە کە شتێکت ساغ بوویایە ئاوی نەدایە و کون نەبوویایە پاشای ستەمکار کە تەماحی لە موچە و قوتی خەڵکایە بڕواتان هەبێ دەهات کەشتەکەی وەکو کەشتی ئەو خەڵکە داگیر دەکرد هەر کەشتێک ساغ بوویایە بێعیب بوویایە پاشا بۆ خۆی داگیری دەکرد و دەستی بەسەرا دەگرت و دەیکرد بە مڵکی خۆی و تۆ هەتا بێکار و کەسابەت دەبووی بەڵام کونبوونی کەشتێکەت بێکاربوونی 1-2 ڕۆژێکت مەسرفێکی کەم و ئاسان چاکردنەوەی خوا لە بەڵای هەرە گەورە لایدای و هەتا بێکار نەبووی و محتاجی دەستی خەڵک نەبووی بۆیە ئەم قورئانە پێمان دەفەرمێ هەر کەسێ ئەم سێ یەقینەی هەبێ دڵنیا بێ بە سەربەرزی دەژی بە دڵخۆشی دەژی قەت ناڕوخێ بەکارە سات بە سەربەرزی دەمرێ جێگاشی بەهەشتە ئاوا سوڕەتی کە بخوێنە عەزیزەکەم یەکەمیان قەت لە مەڵێ شتێک لە ژیانە مستەحیلە مادام کارەکەت ڕەوایە دوعای خێرت کردووە پشتت بەخوا بەستووە دایمە چاوەڕێی دەرگای ڕەحمەتی خوا بە ئاگادار بە لە خۆشیشە بوغڕا مەبە وەکو چڵەجیاکانی بەهار بە بارانی ڕەحمەت دێتە دەرەوە بەڵام لەو سەرەوە لە پاییزا دەبی بە پوش و پەڵاش و دەدبا و ڕەشەبای مەرگ لەگەڵ خۆیان ڕاپێچت دەکا هیچ شتێک بەقای نییە لەسەر زەویدا ئاگاد لێبێ دووەمیشان ئاگاد لێبێ ماڵ و منداڵ کاتێ باشە کە پاداشتی قیامەتی لەسەر بێ کە ڕەحموت و میهرەبانیت بۆ بێ ئەینا ئەو هەموو ڕاکەڕاکەی ناوێ سێمیشان ئەو یەقینەت هەبێ پەروەردگار هەر شتێکی لێساندیەوە هەر شتێکی لێساندیەوە دڵنیا بە خێرێکی گەورەی پێدایە خەیڕەن مینها لەوە باشتر قەرەبوت بۆ دەکاتەوە و ئەو شتەی کە تۆ هەتا مردنی شەستی پێ ناکەی پەروەردگار لە بەڵایەکی زۆر گەورە و سامناک تۆی پاراستووە ئاوا سوڕەتی کەف بخوێنن ئاوا لە قورئانی پڕ بەرەکەت و بەخشش بەڕێزان بەهرەمەند بن ئیسلام پێمان دەڵێ لە واقعدا بژی نە لە مێژوودا بژی نە لە داهاتوودا بژی چونکە لە ڕابردوو لە داهاتوودا ژیان یەکسانە بە دەواازەی پەژارە حوزن و ترس خەوف بەسەر مرۆڤدا دەکاتەوە یعنی هەر کەسێک بەردەوام لە ڕابردوودا بژی وەڵی لە ڕابردوو هەژار بووم فەقیر بووم خەڵق قسەی پێوتم ئازاریاندام یعنی ئێستا ئەم خۆشگوزەرانەی کە هەیەی لە بیری نییە بەس بیر لە ڕابردوو دەکاتەوە بڕواتان هەبێ ئەوە دەرگای حوزنی بەسەرا دەکاتەوە دایمە خەمبارە هەروەها هەر کەسێکیش لە داهاتوودا بژی یعنی هێشتا شتەکە نەهاتووە ئەبێ ساڵی داهاتوو چیمان لێبێ ئەبێ ئەم ڕۆژشەڵاتی ناوەڕاستی یەک پارچە بێتە ئاگر ئەبێ ماڵەکانمان چۆن کاول بێ نەهاتووە هێشتا ئەوە تۆ بەردەوام لە ترسا دەژی ئیسلام پێمان دەڵێ با نەخشە سازیت هەبێ ئەزمون لە ڕابردوو وەرگرە ئەزمون لە ڕابردوو وەرگرە بیکە بەلایتێک بە ڕۆشناییەک بە گڵۆپێک ئێستاتی پێ ببینە بەڵام لە ڕابردوو دامەژی داهاتوو نەخشەت هەبێ با پارەیدان دراوت هەبێ با شتێکت هەبێ پاشەکەوتێکت هەبێ بەڵام ئەوەندە لە ینی ئێستا لەبیر نەچوێتەوە بەهۆی داهاتوویەکی نادیارەوە چونکە لە ترسا دەژی بڕواتان هەبێ زۆر کەسەیە لە ترسی نەخۆشی ئێستا بە ساغی نەخۆشە کابرا عیبی نییە یعنی یەک ئەلحەمدوللا سفرەی ڕازداوەیە تەندروست باشە هەرچی کێشە بێنیەتی لەزەت لە پارۆنانێکی سەر سفرەکەی ناکات لە ترسی نەخۆشی یعنی دەنکە خورمایەک بخوات تۆزە شەکرێک بخوا لە ترسی بڵای خوا بکەم تووشی شەکرە نەبم باشە خوا ڕۆنی داوە جاران حت بە ڕوبع کیلۆ ڕۆنمان دەکڕی ئێستا بە تەنەکە ڕۆن لە ماڵێتی من ناڵم خۆ پارێزی شتێکی خراپە بەرنامەی خۆراک لە هەشتێ لە زیادە ڕەوی تێدا بکەی خراپە بەڵام لە جیاتی چێژی لێ بینێ لەو گۆشتە جوانە لەو خواردنە جوانە ئەبێت چاوریەکەم بەرز نەبێتەوە ئەبێ کۆڕستۆڕۆڵەکەم بەرز نەبوو بێتەوە ئاخە تۆ جارە بەرز نەبووتەوە یعنی لە ئێستا ناژی لەم خۆشیەدا ئەوە بەردەوام لە ترسی نەخۆشی بەردەوام نەخۆشە هیوا هەیە لە ترسی گرتن و زیندان ئێستا لە زینداندا ئێستا کاکە هیچ نەبووە لە ترسی گرتن و زیندان ئێستا حالیان کابرا بۆ خۆی لە گرتوخانەدایە هەیە لە ترسی قەرزاری و هەژاری کە ئێستا زۆریشی هەیە پاشەکەوتیشی هەیە قەرزیشی لای خەڵکە وەڵڵاهی بڕواتان هەبێ ئێستا فەقیریشە و قەرزاریشە چونکە ئەوەندە دەترسێ لە داهاتوودا هیچی نەمێنێ و قەرزاری خەڵک بێ و محتاج بێ ئێستا لە دەوڵەمەندی و خاوەن پارەیی و خاوەن قەرزیدا بۆ خۆی لە دڵ و دەرونی خۆیدا هەم هەژارە هەم قەرزارە ئیسلام دەڵێ تۆ نێوانی خۆت و خوا چاک بکە قەت گوێ بە قسەی خەڵک مەدە ئەم و ئەوی حەسوود بەخوا کابرا هەرچی خراپەیە بۆ نیتە
کەچی حەسوودە بەرامبەرت خۆی حەسوودە خۆ خەتای تۆ نییە هیوا هەیە ناخی پیسە خۆ تۆ خراپەت بۆی نەبووە کاکە خۆی ناخی پیسە هیوا هەیە بوختان چییە یعنی ئێستا خۆی یەقینی هەیە کە ئەو شتەوانیە بەڵام خۆی ناگرێ هەر کەسێ بناسی ئەبێ بوختانێکی بۆ هەڵبەستێ یعنی هەر خۆی ناگرێ قەت چاوی چاکە نابینێ کە خراپەتیان نابینێ ئەمجا خۆی بۆ دادەتاشێ هیوا هەیە ناحەزی بەلاشە یعنی بەبێ ئەوەی بەخوا نەخراپەیەکت بۆی هەبووە نەزەرەر و زیانت لێداوە بە پێچەوانەوە خێریشت بۆی هەبووە کەچی ناحەزێکی بەلاشە گوێ بەوانە مەدە نێوانی خۆت و خوا چاکە گوێ بەوانە مەدە بە دوواداچوونی بۆ مەکە بە وڵام نەدانەوە لە لای خۆت و لای ئەو بیمرێنە لەسەر کاری چاکەی خۆت بەردەوام بە قورآن لە سوورەتی ئەلعەراف ئاەتی 109دا چەند جوان ڕێنماییمان دەکا هات لەم با لە قورآن بەهرەمەند بین بەخوا ئەم ئاەتە بەقەدەر یەک ختمی قورآن جێبەجێیکە لە ژیان سوودت پێدەگەیەنێ خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين سێ بڕگەیە خذ العفو کاکە دایمە چاوپۆش بە ئەوەندە چاو زەق مەکەوە لەسەر شتەکان هەر یەکێک کۆمنتێکی بۆ نووسی کوڕە جوابی بدەنەوە دە کۆمنتی بۆ بنووسنەوە لا تۆزێ خۆل لە جێری بدە بە کوردی خۆمان هێندە چاو چڕ مەکەوە لەسەر ڕەخنەگرەکانت لەسەر حەسوودەکان لەسەر نارەکان لەسەر بوختانچیەکان خذی العفو چاوپۆشیان لێ بکە چاوت داخە چاو کلاکە تۆزە بەو لاترەوە بڕوانە وأمر بالعرف فەرمان بە چاکە بکە تۆ خەریکیشی چاکەی خۆت بەکاکە بازاڕی چاکە بڕاوە بڕواتان هەبێ ئەوەندە ئاوڕێەوە بەلای خەڵکاییشی خۆت لەبیر دەچێتەوە وأمر بالعرف خەریکی چاکەکاری خۆت بە خەریکی بازاڕی چاکەی خۆت بە بۆ دنیا و قیامەتت وأعرض عن الجاهلين واز لە نەزانان بێنە هەر کەسێک دەیەوێ خراپەت پێ بگەێنێ و تۆ هیچ زەرەر بۆی نەبووە نەزانە وأعرض عن الجاهلين واز لە نەزانان بێنە وليعفوا وليصفحوا چاو لە هەڵەکان بپۆشن لە سوورەتی ئەننور ئاەتی 22دا دەفەرمێ چاو لە هەڵەکان بپۆشن وليصفحوا دڵتان خاوێن بکەنەوە با مەشغوڵتان نەکات و تووشی خەمۆشی نەبن با دڵتان تووشی ڕق و قین نەبێ الله ئەم قورئانە چەند جوانە ئەفەرمێ ئەگەر دەتەوێت لە قورئان بەهرەمەندبی ئەمایەتە جێبەجێکە وليعفوا وليصفحوا هیوا هەیە لە خەڵک دەبورێ بەڵام دڵی وەک منجەڵی بوخار پڕە و خەریکە دەتەقێتەوە ئەڵێ بەخوا خراپەت بەرامبەر ناکەمەوە غیبەتت ناکەم بوختانت بۆ ناکەم لەسەرت نانووسمەوە بەگرتن نادەم ماڵت داگیر ناکەم حەقم نییە بەسەرتەوە نە وليصفحوا دڵیشت خاوێنکەوە گەسکێک لە دڵ دەوپاکیکەوە با دڵت تووشی نەخۆشی دەرونی نەبێ ئەوەندە قین لە دڵ مەبە چونکە خۆت زەرت دەکەی والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين وإذا ما غضبوا هم يغفرون أم آياتنا شعار إنسان إيمان دارا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما أزان النزان شيء نزان أو كسي بناروا خلشي لخوي لكات دوجمن برواتان هبت ديان خلق يا روجانا خليشي كوميد نسينا بو خلق شتك بيوندي بتوانيا كابرا بو خوي نزان دو قسيشي كردوا تو بو كومنتيكي لسا دنوسي هەر کەسێک بە ناڕەوا خەڵ بە هیچ و خۆڕایی خەڵک لە خۆی بکا بە ناحەز ئەگە بە کۆمنتێک بێ ئەگە بە لایکێک بێ ئەگەر بە هەر شتێک بێ ئەگە بە غەیبەتێک بێ ئەگە بە قسە پێوتنێک بێ ئەوە نەزانە نەزان وازی لێبێنە قال و سەلامە بڵێ سڵاون لێبێ مەرحەبایی سەر جادت دەکەم تۆ لە ماڵی خۆت و من لە ماڵی خۆم ناهێنمە تای تەرازوویتەوە قەت ئاستی خۆم ناخەمە ئاستی تۆوە هەر کەسێ قسەیەکی نەشیاوی دەربارە کردی وڵامی مەدەوە با دەهێندەی نەچێتە سەر لەسەر نووسراوە بە خراپە بە ژێرپێتی بخۆدای پۆشە ڕەخنەگری قین لە دڵ ناڕاستەوە خۆ پلاری تێگرتی خۆت بێ ئاگا بکە وا بزانە لەگەڵ دراوسێکەتێتی کە دەریا پڕ لە ئاوە لێوان لێوی چ باشی لەوەیە بەردێ بخرێتە نێوی وەکو دەریابە ئێستا ئەو دەریایە سەد بەردی فڕێدە ناو یەک تۆزێکە بۆ خۆی لە چوادۆری خوا دەبێتە بڵقێک و دەپوچێتەوە هیچ نییە کە دەریا پڕ لە ئاوە لێوان لێوی چ باکی لەوەیە بەردێ بخرێتە نێوی بەڵام یەک سوراحەیەک ئاو قاپێکایی بچکۆ لە بەردێکی تێبکە یەکسە بە خۆی شڵپەیەکی گەورە دروست دەکات تۆ دەریابە وەکو دەریابە دەریا ئەو هەموو بەرد و پیسەی تێدەکەن هەر گوێشی لێ نییە پشت گوێیان دەخوا پیاوی سەرڕاست و خۆڕاگریش وەکو دەریا وایە چەنە باز و دەمدراوان ناتوانن ناوی بزڕێنن
خوا بە پێغەمبەری فەرموو صلی الله عليه وسلم بۆ تۆی ئومەتی شێتی دڵخۆش بە ئین شانئەکە هو الأبتر خوا هەمومان سوورەتی کەوسەر دەخوێنینەوە ئینا ئەعطەیناکە الکەوثەر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر کاکە لەسەر ئین شانئەکە هو الأبتر بوەستە ئەمە هەر بۆ پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم بۆ من و بۆ تۆشە کە ئومەتی ئەو خۆشەویستین پێت دەفەرمێ بەهرەمەند بە لە قورئان ئەم دەرسە گەورە لەم ئاەتە وەرگرە ئین شانئەکە هو الأبتر سەر ڕاست بە لەگەڵ خوای خۆتدا ڕاست بە لەگەڵ خۆتا ڕاست بە لەگەڵ خەڵکا ڕاست بە وەکو پێغەمبەرەکەت بە صلی الله عليه وسلم لەسەر ڕێبازی ئەو بە ئیتر چەنەباز و دەمدڕا و با هەر بۆ خۆی بەرامبەرت بڵێ بڕواتان هەبێ ئین شانئەکە هو الأبتر ئەو خۆی دەدۆڕێ چەپەڵکاران ناتوانن ڕوخساری پاکت بڕوشێنن تۆ پاک بە تۆ سەلامەت بە تۆ بۆ خۆت خراپەکار مەبە ئیتر با بوختانچیان هەر بڵێن فئینەکە بئەعیونینا سوورەتی ئەتور ئاەتی 48 ئەمە حیکایەت نییە ئەوە دەرسی ژیانە بەڕێزان ئاوا لە قورئان بەهرەمەند بن واللهی ناحەزان و پیسان و دەغەڵان بوختانچیان و ناشیرینکاران ناتوانن دەم و چاوی پاکی تۆ بڕوشێنن فئینەکە بئەعیونینا چونکە تۆ لەگەڵ خوای خۆتا ڕاستی ئەڵڵا سوبحانەه وتەعالا بۆ خۆی چاودێریت دەکا خوا دەفەرمێت تۆ لەژێر چاودێری ئێمە دایت بەڵێ ئەهلی ئیمان وەکو چۆن پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ ئازار دەدران بوختانیان بۆ دەکرا ناڕەحەت دەکران عەزیەت دەدران تەنها پەنایان بۆ پەروەردگار دەبرد وأعرض عن الجاهلین ڕوو لە نەزانان وەرچەرخێنە بڕۆ ڕوو لە خوای پەروەردگاری خۆت کە خەریکی کاری خۆت بە بیست پێرە بە خوای پەروەردگار خوای پەروەردگار ئەو خراپەکارت لە کۆڵ دەکاتەوە بۆیە با بەردەوام لە خزمەت قورئان دابین با هەمیشە لە خزمەت قورئان دابین قورئان بیخوێنینەوە لەبەری کەین لێ وردبینەوە و لە مەیدانی کارکردنی شابەکاری بێنین بڕواتان هەبێ ئەو کاتە ژیانمان دەگۆڕێ وەڵڵی خێزانمان دەگۆڕێ کۆمەڵگامان دەگۆڕێ بڕواتان هەبێ دەتوانین جیهان بگۆڕین بەڵام ئەگەر قورئان تەنها بەس بۆ خوێندنەوە بێ تەنها بەس بۆ لەبەرکردن بێ تەدەببور و تێفکرین و لێوردبوونەوەی لەگەڵ نەبێ هەروەها کارپێکردنی لەگەڵ نەبێ پەنا بەخوا لەوە چێ لەسەری قەرزدار بینەوە یا ڕەبی خوایە باشتر لە کەلامەکەی خۆت کە دوا پەیامی ئاسمانە بۆ سەر زەوی و هەر ئەوەش حەق و ڕاستەکە قورئانە یا ئەڵڵاه بەهرەمەندمان کەی آمین والحمد لله رب العالمين.